ڕۆژی جیهانی تایبەت بە نووسین و خوێندنەوەی برایلە. ڕێکخراوی گرتوەکان ئەم ڕۆژەیان بۆ ڕۆژێکی جیهانی دەستنیشان کردووە بۆ یادکردنەوەی نووسین و خوێندنەوەی برایل. پێمان خۆشە سەرەتا کورتەیەکی مێژووی سەبارەت بە لویس برایل و نووسینی برایل باس بکەین. لویس برایل لە ساڵی 1809 لە فەڕەنسا لەدایک بووە. لە تەمەنی 3 ساڵیدا بەهۆی ڕووداوێکەوە سەرەتا چاوێکی لەدەستداوە و دواتریش کاریگەری لەسەر چاوەکەی تریشی دروست کردووە و بە تەواوی نابینا بووە. دواتر لە تەمەنی 10 ساڵیدا لە شاری پاریس لە ئامۆژگای نابینایان بۆ بواری خوێندن دەستی بە خوێندن کردووە. دواتر لە تەمەنی 16 ساڵیدا بەهۆی ئەوەی کە گەنجێکی زیرەک و بەتوانا بووە بیری لەوە کردووەتەوە کە شێوازێک لە نووسینی تایبەتدا بهێنێ بۆ ئەوەی نابینایانیش بۆ کەسانی ئاسایی بتوانن بنووسن و بخوێننەوە. ڕۆژێکی گرنگە چونکە ڕۆژی یادکردنەوەی لەدایکبوونی داهێنەری نووسینی برایلە کە نووسینی زبر و تایبەت بە نابینایانە لە تەواوی جیهانە. ئەم نووسینە هاوشێوەیە لە کوردستانیش خۆشبەختانە لە پەیمانگاکانی ڕووناکی هەمومان فێرکراوین چۆن بتوانین پێی بنووسین پێی بخوێنینەوە و لە ڕێگەی ئەو نووسینەوە ئێمە بە خوێنەوار هەژمارەکرین و بۆ کارەکانی ڕۆژانەمان بەکارهێنین هەریەکە و لە پیش و پسپۆرەکەی خۆیە. ئەم ڕۆژە لەبەری ڕۆژی لەدایکبوونی لویس برایلە و نووسینەکەش بەنای ئەوە ناونراوە بۆیە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە لە ڕێی با بڵین داهێنەر و بیربەندێکی وەکو لویس برایلەوە ئێمە ئەمڕۆ ئەم نووسینە ئەو تا بۆمان ماوەتەوە بەکارهێنین و بێبەش نەبووین لە بابەتێکی زۆر گرنگ کەویش خوێندنەوە و نووسین و خۆڕۆشن بیرکردنە. هەروەها کۆمەڵێک کاری دەستی تایبەت بە خوێندمانی نابینان مایشکرێ ئەم کارانە بۆ نمایش و بۆ فرۆشتنیشن. ڕێژنەڕێ بوار خوێندکارم لە قۆناغی دێمی ئامادەی بە شیوێژەی خۆشحاڵم کە توانیم بەشدار بم لە خولی فێربوونی کاری دەستی لە بە فێرکار خۆشەویست خاتوو بەڕێز دادیل هەموو خۆشەویستیم بۆی هەیە ئەو توانی وا لە ئێمە بکا کە بەهێز بین بتوانین فێری کارەکە بین. خۆی سەرەتا کە بیری لێکەیتەوە کارەکە قورسە کەسێکی نابینا کە چاوی لە هیچ نییە بتوانێت ملوانکەیەک دروست بکە یان شتێنێک یان بازنێ دروست بکە. بەڵام کە ئەچیتە ناو پرۆسەکە و کارەکە دەستپێکی خۆی لە بنەڕە تا زۆر ئاسانە. تەنیا گرنگەوە تۆ هیوا و بەخۆ هەبێ و بەهێزبی بڕوا بەخۆ بێ و بتوانی. و پیرۆزبایی ڕۆژی جیهانی برایل لە سەرجەم نابینانی جیهان و نابینانی کوردستانەکەم بەگشتی و هەروەها لە سەرجەم ئامادەبانی ئێراکەم بە تایبەتی. ئێستا و ئازیزانم ئێستا بەیەکەوە گوێ لە بەرهەمێکی جوانەگرین. گۆرانی ئێم گیانێکی لە دوو جەستەدایکێکە لە گۆرانیە نەمر و ناوازەکانی مامۆستای ئیبراهیم خەیات کە بۆ هەمیشە بەزی دوێتی ئەمێنێتەوە. ئەم گۆرانیە پێشکەشەکرێ لەلایەن بەڕێز کارزان سعید هەروەها فاتوو شارە مۆباهیر و سپاس بۆ خاتوو کەناردەباکی ئازیز کە وەکو شەریاری ئامێری ئۆرگ هاوکاریانە بێ و پێکەوە گوێگری بەرهەمێکی زۆر جوانە بێ. Yeah.